دیارە لە دوای ئەوەی کە بەداخەوە ڕێککەوتنێکی ژێربەژێر کراوە لە نێوانی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕێککەوتن لەسەر پۆستەکانی بەغدا و دواتر دیارە ئەنجامەکانی بەڕاستی لەناو کۆمیسیۆنەوەمان بینیوە بەو شێوەی کە هەر ئەو شەوەی بڕیاری مەکتەبی سیاسیان دابوو کە دەبوو هەردوو لە ئەم شەوە نەتایجەکان ڕابگەێنن لەبەرکە ئیتفاقیان کرد لەسەر کورسەکانی خۆیان بەدوور لە عرفی دانیشتەکانی ئەنجومەنی کۆمیسیاران زۆر بە دوور لە ئەتەکەیتی دانیشتەکان ئەو بوو کە خرا بەرنامەی کار و دواتر ببێ ئەوەی کەمێک داوامان کرد کە چوار ئەندامی ئەنجومەنی کۆمیسارن بخرێتە بەیانی واتە ئەمڕۆ قسەی جدیمان هەبێت ڕوونکردنەوە هەیە بەڵام بێگومان جوان لە ئێمە نەگرت خستانە دەنگدان ئێمە لە کاتی دەنگداندا لێوێ دەنەبووین خۆمان من داوام کرد لە هاوڕەکانم کە گوێمان لەو قسانە نەبێ و هەساین هاتینە دەرەوە ئەو بۆ ئێمە هەرەو کات بەیاننامەکمان نووسی بەیاننامەکەمان بۆ ڕای گشتی بوو و لە ڕەش و لە پەیامەوە ڕای دەگەینی کە ئێمە نەتیجەکانی ئەو هەڵبژارنە ڕەت دەکەینەوە لەبەر ئەوەی کە ئێمە بخۆمان لە بەشێک بوون لە عملێکە بەڵام لەبەر ئەوەی کە نەتائجی کۆتایی بەڕاستی ئاماگەدارنین وردەکاری ئەوان چۆن گۆڕانکاریان تێدا کرد بەتابەت لە کورسەکان کە سووتێنراون و هیچ ئەو داتایی کە ئەوان خۆیان دەڵێن کە کورسەکان کە وا بڕیار بۆ ئەوانەی کە هێزی چەکدار شتەناوی سوێندێ ئەوان بە قسەی خۆیان دەڵێ سوتاندومانە و بنکەکانمان حساب نەکردو بەڵام ئێمە بەڕاستی هیچ اعتراف بۆ نەتایجە ناکەین لەبەرەوەی کە ئەو نەتایجە ئێمە لە بەدەستماندانیە و تا ئێستا ڕوونی ئەوان پۆینتی کامیان لابووە هەندێک حیزبی سیاسی من دواترش ڕوونکردنەوە دەدەین کە پۆینتی نزیک بوو بێتە کورسیەک بەڵام بەداخەوە کورسەکە بۆ یەک لەو حیزبان لەکوێ هێناوە ئەوان داتای کۆمیسیۆنە بەڵام ئەوان کە بەکەیفی خۆیان دەستکاریان کردووە چۆنیان پێ باشێ من مەسئول نینەوە نازانین بەڕاستی دەستکاریەکە چۆن بووە چونکە دەستکاری بەشێک لە کاندیدەکانیشیان کردووە ئەوەی کە پێیان باش بێ کەەوە شتێکی خەتەرناکە ڕاستی مندا لێرەوە داوا لە حیزب سیاسیەکان دەکەم ئەگەرچی بەداخەوە دادگاکان لە وڵاتی ئێمە نەیانتوانیوە وەکو پێویست لە ئاستی تموحی خەڵک دابن ئومێد دەکەین کە ئەوانتانەی خۆیان بگرن لە ماوەی سە ڕۆژدا و بتوان لە بەردەم دادگای پێداچوونەوەی هەرمی کوردستان ئەگە قەناعەتیان بۆ دادگایان هەیە لە هەرمی کوردستان داوای ئەو بکەن کە پێداچوونەوە بکرێ بە ئەو ئەنجامانەی کە هەیە و ئەو ئەنجامان ڕەت بکرێتەوە پۆینتی بەشێک لایەنەکان کە ئەوان لە پێش بەڕاستی ئەو دوو لایەنە بوون پۆینتی ئەو لایەنەش ڕۆیشتووە کورسی ئەوان تاوکراوە ئیتر ئێمە بەگومانین و ئێمە دیارە وەکو ئەو چوار کۆمیسیارە کە لە کۆی نۆ کۆمیسار ناڕازین بە ئەنجامانە و پێمانە بەدەرە لە عرفی بەتابەت هەڵبژاردن کە خۆتان ئاگدارن شەوی ڕابردوو کاتژمێر 12 یعنی لە هیچ عرفێکی هەڵبژاردنی هیچی دنیادا نییە کە هەڵبژاردن نتایجی هەڵبژاردنێکی وا گرنگ لە کاتژمێر دەی 12 شەو ڕابگەێنێ ئەوەش نەتیجەوە دەسەلمێنی کە بەڕاستی ئێمە توانیمان جوود بکەین و لەبەر ئەوەی کە ڕێمان نەدا بە هیچ شێوەیەک بە ناچاری ئەوان قسەیانە 12 ئەگەنە ئەوە بڕیار بکە پێشش بکەن بەس کە زانیان ئێمە هیچ اتفاقێک ناکەین ناچینە ژێرباری هیچ ڕێککەوتنێکەوە هاچی داوایان هەبڕەتمان کردەوە بۆی بە ناچاری بەس بۆی کە تێپەڕی کاریشیان لە ئێوە هەبوو سەراحەتەن داوان کرد کە واژوان لەگە بکەین داوان کە لەگەڵ ڕاوەسین ئێمە بەڵێنماندا کتمان ئێمە بەڵێنماندا بەخوای گەورە و بە خەڵکی کوردستان ئێمە بە هیچ شێوەیەک تەنازول لە یەک دەنگی خەڵکی کوردستان ناکەین مەسئولین بەرامبەر خۆی دەگوترێ کورسیشان بە ئێوە داوە ئەتا کورسی زیاتر بۆەوەی کە تەنها ئەو داتانەی لای خۆیانە واژۆ بکەن ئەمە ڕاستە من حەزەکەم یەک لەو دوولایانە سەراحەتەن ئەو ڕازی و بە هەموو معادلێک بەڕێکەوتن لەگەڵ ئێمە بەڵام ئێمە ڕەتمان کردو بەڕاستی مەتوان ئێمە شیشەفافمان دێ ئێمە ئەو دەنگانە ئی خەڵکە بەڕاستی دیفاعکردن لە بۆ خەڵک بۆ باخەڵی خۆمان و گیفانی خەڵکمانی ئەو شەڕی ئێمە دەکەین بۆ پاراستنی ئەو قاوارانە شتەنانەت کە دەنگیان کە کۆمیسیاریان نییە ئێمە ئەمینین بە ئەمانەت و هینامانە دەمانێت بەڕاستی دیفاع لە هەموو دەنگێکی بکەین بە هەموو قاوارەیەک کاندیدیانە ئیتر ئەوەی کە بە ئێمە کرا من حەزەکەمەوە بڵێم بە ئەمانەتەوە بۆ خەڵکی کوردستان ئەرکی شانمان بەرامبەر خوای گەورە و بەرامبەر خەڵکی کوردستان بە ئەمانەتەوە جێبەجێ کرد ئەوەی کە پێمان کرا لە دیفاع لە خەڵکی کوردستان